تەنها 16 ڕۆژ کافی نییە، بەس نییە بڵێن بۆ بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی خانمان یاخود خێزانی بە هەر جۆرێک بێت، بەڵام وەک ئەوەی کە بە شێوەیەکی عالەمی دیاری کراوە عادەتەن کە وڵاتان چالاکیەکانی خۆیان و ئەوانی کە بەشدارن لەم هەڵمەتەیە ئەی خەنە ڕوو لەم 16 ڕۆژە بە دیاریکراوی، ئەگەرنا ئێمە زۆر لە 16 ڕۆژ زیاترمان پێویستە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم هەڵمەتە و ئەم کێشانی کا ڕوبەڕووی بەتایبەت خانمان دەبێتەوە لە بابەتی توندوتیژی. بەڵام سوپاس بەرەو پێشچوونێکی باشە بەڕای من و هەم لە دوای یاساکەوانێ بەرەو پێشچوونی باشتر ڕوویاوە لە توندوتیژی دژی خانمان، ناڵێن ڕووی زۆر لە کەمبوون کردووە، هەرماوە بەڵام بێگومان جیاوازی باشی دروست کردووە و هۆکار بۆ ئەوەی کە زۆر لە کێشەکان چارەسەری هەبێت، زۆر لە کێشەکان بگەێنرێتە لایەنی یاسایی و کە چارەسەری بۆ بکرێت و خانمانیش بەرچاوڕوونی تەواوەتیان هەبێت و لە ئێستایا بە خۆشحاڵیەوە هۆشیاری باشتر هەیە بەچاو پێشوە لە کۆمەڵگەکانە بەتایبەت کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەنمونە لە زۆربەی کایە سیاسیەکانیشا بەشدارن، زۆرینەی دەنگیان هەیە، ئێستا پۆستی باڵا وەرئەگرن، ئێستا لەناو حکوومەتا پلیان هەیە، خانمان ڕوو لە زیادبوونە بە خۆشحاڵی و چەندین پلە و پۆستی گرنگیان وەرگرتووە کە ئەمانە هەمووی بەرەو پێشچوون، ئەمانە هەمووی مای خۆشحاڵیە لە بەرەوەی با بڵێن لە پلەیەکەوە بەرز بۆتەوە بۆ ئاستێکی تر کە خانمان بەتەنها لە چوارچەوەی 4 دیوار بوون ئێستا هاتوونەتە دەرەوانە. پرسی ئافرەت پرسێکی گرنگە، ئەگەر هاتوو مرۆڤایەتی گرنگی پێ بدرێ بە دڵنیاییەوە دەبێ ئافرەت بەشێکە لە مرۆڤایەتی، بەشێکە لە کۆمەڵگاکەمان، کەواتە ئافرەت و پیا و پێکەوە ئەتوانن کۆمەڵگایەکی دروست و تەندروست پێک بێنن بۆ پەرەپێدان و پێگەیشتنی نەوەیەکی پێگەیشت و تێگەیشت و. پەیامی من ئەوەیە ئێمە ئافرەتان پێکەوە ئەتوانین کار بکەین، نابێ سەنگەر بگرین لە پیاوان و پیاوانیش نابێ بەکەم سەیری ئافرەتان بکەن و لە هەمان کاتە ئافرەتانیش نابێ خۆی بەکەم بزانێ لە ئاست کۆمەڵێ بەرپرسیارەتی و لە ئاست کۆمەڵێ ئەرک و مافتا کە بەرامبەری ئەکرێ، ئەبێ بڕوای تەواوی بەوە هەبێ کە ئەویش تاکێکی کۆمەڵگایە، ئەویش ئەتوانێت کاری گرنگ و گەورە ئەنجامدا بە کۆمەڵێ ئەنجامی و بەرپرسیارەتی جوان و ڕوونەوانێ و وەردیشەوە. ئەگەر ئێمە باس لەوە بکەین ئایا توندوتیژی کەمی کردووە یاخود زیادی کردووە، لەوانەیە ساڵانی ڕابردوش بە هەمان شێوەی ئێستا توندوتیژی هەبوو بێ، بەڵام لەوانەیە دەرخستنی توندوتیژیەکان بەم شێوازی ئێستا نەبوو بێ، بەڵکو لەگەڵ گەشەسەندنی سۆشیال میدیا و گەشەسەندنی ڕاگەیاندنەکان بە دڵنیاییەوانەیە و خۆشیاری زیاتر ئەو توندوتیژیانە زیاتر ئەخرێتە سەر ڕۆشن، یعنی ڕووناکتر ئەبینرێت و یان مەسەڵەن جاران لەوانەیە ئافرەتان هەستیان بە ئەوە کرد بێت کە نەتوانن دەنگی خۆیان بگێنن، ئێستا زیاتر هەست بۆ ئازادیەکەن کاتێک کە هەستەکەن توندوتیژیەکیان بەرامبەر کراوە یان هەستەکەن کەم تەرخەمیەکیان بەرامبەر کردەوە، زیاتر لە جاران هۆشیارترن دەنا مەسائلی هۆشیاری و مەسائلی توندوتیژی من بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بە ڕێژەیی دایانێم لەگەڵ گەشەسەندنی کۆمەڵگەکە و لەگەڵ گەشەسەندنی ئەو تەکنیک و ئەوەی کە لە کۆمەڵگا ڕوا بە دڵنیایەوە ئەویش گەشە ئەسەنیە جا بە ڕێژەیەک لەلایەکەوە هۆشیاری زیاد دەکرێت لەلایەکەوە دەتوانرێت ئەو توندوتیژیانە کە دەنگی خۆی بگەیانێ. ئەمە سەبارەت بەوە ینی ئەتوانم بڵێم لەگەڵ گەشەسەندنی کۆمەڵگاکەمان و ژماری دانیشتوان کە زیاکە بەڵکو بە دڵنیاییەوە توندوتیژی زیاکە کە هۆشیاریش زیای کرد زیاتر شتەکان باسەکرێ و ڕوونتریش پیشان ئەدرێت. 16 ڕۆژ دیاری کراوە بۆ ڕۆژی ئافرەت، بەڵام من هەموو ڕۆژێک بە ڕۆژی ئافرەتە زانم و ڕۆژێک بەس نییە بۆ ئەوەی کە تۆ تەنها لەو 16 ڕۆژەیە توندوتیژی دژی ئافرەت ڕابگیرێ. بەڕاستی تۆ ئافرەت لەسەر جەم ڕۆژەکانی ژیانە پێویستی بەوەیە کە مراعاتی بکرێت و یاخۆت توندوتیژی بەرامبەر نەکرێ، بۆیە پێویستە هەموو ڕۆژێک بۆ هەموو ئافرەتێکی جیهان و بە تایبەتی ئافرەتانی کوردستان ڕۆژ بێ و ژیان بێ بۆ هەموو ئافرەتان.
هۆکاری ئابووری زۆر گرنگیەکە، یعنی گەر ئافرەت هەست بکات بە ئابووری سەر بەخۆی هەیە بە دڵنیاییەوە زیاتر هەست بە بڕوای خۆیەکە، هەست زیاتر بەوە ئاکا کە ئەتوانێت ڕۆڵێک و ئەتوانێت کە ڕۆڵێکی گونجاو و کاریگەری هەبێت لە کۆمەلگاکە. ئەمە خاڵێکە ئەگەر ئەو لەو بەجالا بتوانێت بڕیاری بەدەست بێ بە دڵنیاییەوە ئەتوانێت پلانێکی گونجاو دابنێ بۆ خێزانەکەی، چونکە خێزان یەکەم بناغی تاکی کۆمەلگایە کە تێدا ئافرەت ڕۆڵێکی گرنگە بینێ لە پەروەردەی تاکە بە پشتیوانی هاوسەرەکەی بێ، کوڕەکەی بێ، براکەی بێت، ئەمانە هەمووی لەگەڵی ئەبێ هۆشیاری بێ. بەدەر لەوە مەسەلەی یاسا لەگەڵ بە تەنیش یاساوە ئەبێ هۆشیاری هەبێ، هۆشیاری نەکرد تەنها پیاو بەرامبەر بە ئافرەت، ئەبێ ئافرەتیش خۆی هۆشیار بێ، هۆشیار بێ پەرە بە خۆی بدە، هۆشیار بێ بەوەی کەوا لەگەڵ پیاوانە پێکەوە ئەتوانن کۆمەڵگاکە بەرن بەرەو پێشەوە، هۆشیار بێ لەوەی کە خۆی ئەبێ پەروەردەی خۆی بکە و پەرە بە خۆی بدا بۆیە بتوانێت ڕۆڵی هەبێ لە ناو کۆمەڵگەکە، چونکە بە دڵنیاییەوە ئەگەر ئافرەتەکە بناغەیەکی پتەوی هەبێت لە ڕووی ڕۆشنبیریەوە، لە ڕووی سایکۆلۆجیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، بە دڵنیاییەوە هەر ڕۆژێک لە ڕۆژان دەبێ ئەم توانانی دەخرێتە سەر نیشان ئەدرێ، لە ڕێڕەوەکانەوە لەو ڕێڕەوە ئەتوانێ خۆی پیشان بدا. و ئەگەر کاتێککە ئافرەت هەستەکان لە شوێنێکە لە خاڵێکە هەست بە ناومێدیەکان نابێ لەو خاڵە ئیتر هەموو دنیا لە بە شێوازێکی ناومێدی بڕوانێتە کۆمەڵگەکە، بە شێوازێکی ناومێدی بڕوانێتە بەرامبەر بۆ کار و پلانانی کە ئەنجامیەدا، بەڵکو دەبێ چەندین هەنگاوی دوا بە دوایەکی بەردەوامی بنیە بۆ ئەوەی لە کۆتاییە پیشانیدا کە ئەمیش توانای هەیە، پیشانیدا کە ئەمیش ئەتوانێت کارێکی دروست و تەندروست ئەنجامدا بۆ کۆمەڵگەکەی. و من حەزەکەم یەک شتی تریش بڵێم، تەنها بیرکردنەوە لە هەڵمەتی بەرەنگاری تونند و توژی تەنها ئەم 16 ڕۆژە نەبێت کە لە ڕۆژی 25 یانزە دەست پێ هەکات هەتاوکو دەی 12 کە ڕۆژی مافی مرۆڤە، ڕۆژی جیهانی مافی مرۆڤە کە لەو ڕۆژە کۆتاییە، بەڵکو ئەبێ هەموو ڕۆژەکان بە چاوێکی یەکسانی و دادپەروەریەوە سەیری ئافرەت بکرێ و لە هەمان کاتیشە ئافرەتیش خۆشی پەرە بەخۆی بدا بۆ لە پێناو کۆمەڵگەکە. بێگومان لە دوای دەرچوونی یاساکە و یاسای توندوتیژی خێزانی ساڵی 2011 جیاوازێکی باشی دروست کرد، لەبەرەوەی پێشەو یاسایە ئەگەر حاڵەتەکان ڕووشی باتە چارەسەرێکی ئەوتۆی نەبوو، بەڵام لە ئێستا بە خۆشحاڵیەوە کە یاساکە چارەسەری بۆ زۆرینەی ناڵین یاساکە بێکەم و کورتێ بێگومان پێویستی بە هەموارکردنەوە هەیە و دەکرێت چەند بڕگە و بابەتێکی باشتر بکرێت بە پێی بارودۆخی ئێستا، بەڵام هەرچۆنێک بێ زۆر باشە و کاریگەری باشی هەبووە لەسەر تەواوی خێزانەکان. هەرچەندە داتای تەواومان لا نییە، چونکە زۆربەی کەیسەکان بەداخەوە لەژێر ناونیشانی کۆمەڵێک بابەتی کۆمەڵایەتی ناگەێنرێتە لایەنی بەرپرس و یاسایی، بەڵکو بە چارەسەرێکی کۆمەڵایەتی و لە ڕێگەی سوڵح و کێشە خێزانەکان و چارەسەر دەکرێت. ئەمە بەداخەوە، بەڵام هەرچۆنێک بە هەندێکیان کە چارەسەری تەواوەتی بۆ کراوە، هەندێکیان کە دەکرێت ڕوو بکاتە لایەنێکی یاسایی تەواو تاواکو کێشەکەی بۆ چارەسەر بکە. و لەگەڵ ئەوەشدا لە ئێستا شوێنی تایبەتمان هەیە بۆ نمونە خانمانی کە ڕوبەڕووی کێشەیەک توندوتیژێک دەبێتوانێ لەلایەن خێزانەکەیەوە بێ یاخود لەلایەن هاوسەرەکەیەوە بێت کە دوای ئەوە مەترسی لەسەر ژیانی دروستەکە کاتێککە سکاڵای یاسایی تۆمار دەکات. بێگومان ئێمە شوێنێکمان هەیە و داڵدانێکی حکومی کە دەتوانێت تێیدا پارێزراو بێت و حکوومەت پارێزگاری لێ بکە هەتاوەکو کێشەکەی بە چارەسەر دەگات. بەداخەوە ئەم قسەیەکەم لە ئێستاە توندوتیژی دژی ئافرەتان زۆر زیادی کردووە و ئەبینین ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و یاخود لە پەیج و هەموو بابەتەکان، یعنی هەموو شوێنەکان ئەیبینین ڕۆژانە کە توندوتیژی نەکجارێک چەند جارێک بەرامبەر بە ئافرەت ئەکرێت و زیاتر لە کوشتن و بڕین و کۆمەڵێک کێشە و کردداری، یعنی بەتایبەتی ئەو کەسانی کە توندوتیژیان بەرامبەر ئەکرێ ئافرەتن بەداخەوە لە ئێستاە زۆر زیادی کردو.
ئێمە تۆمحان ناڵین ئیش نەکراوە بە دڵنیایەوانە ڕێکخراوەکان کاری خۆیان کردووە بەڵام ئێمە ئافراد بە دڵنیایەوە تۆمحمان زیاترە کە کاری زیاتر و گشتگیرتر بکرێ ئیش تەنها لەسەر ئافراد نەکرێ ئیش لەسەر پیاوانیش بکرێ چونکە گۆڕینی بیر و هزر ئەبێ ئێمە ئیش لەسەر گۆڕینی بیر و هزر بکەین جا بیر و هزری ئافرەتان بەرامبەر بە خودی خۆیان بیر و هزری ئافرەتان بەرامبەر بە پیاوان بیر و هزری پیاوان بەرامبەر بە ئافرەتان ئەبێ کارەکە کارێکی گشتگیر بێ و دوای ئەوەش ئەبێ بە پێی پێگەیشتن و بە پێی تێگەیشتنی کۆمەڵگاکەمان ئەو کار لەسەر ئەو پرسانە بکرێ کە تێیدا لەو کاتەدا پشتیوانە بێ لە کۆمەڵگاکەمان لایەن ئافرەتانیش و پیاوانی شەوانی کەم تا زۆر من وای ئەبینم نازانم تا چەند ئەوە من وای ئەبینم ئەو ڕێکخراوانە هەندێکیان هەمویاننا هەندێکیان داکۆکارێکی سەرسەختن دەربارەی ئەو کۆهینانی کە بەرامبەر بە ئافرەتەکرێ بەڵام هەندێکیشیان نازانم بە سیاسی کراوە و یاخود بابەتێکە چۆنچۆنیە هیچ دەرئەنجامێکیان لێ نابینیت و بگرە زیاتر کێشە بۆ ئافرەتەکە دروست دەکەن دوور نەڕۆین لە ئێستاە کە ئافرەت تونند و تیژی بەرامبەر ئەکرێەوە یاخۆت لە یەکێک لەینەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە کە باسەکرێ و زیاتر شتەکە گەورە ئەکرێت و بەداخەوە گەورەتریەکەن بە خۆشحاڵیەوە ناڵم هەمویان هەندێکی زۆر باشیان هاوکار بوون تەنانەت هەندێک لە چالاکوانان هەندێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەڕاستی هاوکار بوون بۆ بەرەو پێشچوون و ئەنجامدانی کۆمەڵک بابەت یاخود کەسێکی تۆمەتباریش کە یاسا پێی هەستێت بەرپەرچی ئەو تاوانی باتەوانێ و بە سزاکەی خۆی بگات زۆر کەیسمان هەبوو تەنانەت چالاکوانەکان هۆکار بوون بۆ ئەوەی کە تۆمەتبارەکە بە سزای خۆی بگات لەگەڵ داواکاری گشتیا زۆر هاوکار بوون بەڵام باسی هۆش ناکەم لێرە و لەوێت چەندانێک دەوێت کە بڕاستی هەوڵی بەلاڕێدابردنی کەیسەکە دەبن و کۆمەڵێک کێشەکە گەورەتر دەکەن و خێزانەکان ئاڵۆسر دەکەن ئەو داواکارم وەکو پارێزەرێک وەکو چالاکوانێکی خانم هەموو خانمانی چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و بە تایبەت ئەوانی کە خۆیان بە پارێزەری مافی خانمان دەزانن تکایە هەوڵبن بۆ چارەسەرکردنی کێشەکانی خانمان هەوڵبن بۆ بە ئەنجامگەیاندنی سزای تۆمەتبارێک یاخود چارەسەرکردنی کێشەیەک ئەویش بێگومان لە ڕێگەی لایەنە دروستەکە کە لایەنی یاساییە بیگرنە بەست و خێزانەکانیش بەڕاستی داواکارم کە هەمیشە هۆشیاری ئەویان هەبێت کە لە کاتی ڕوبڕووبوونەوەی کێشێکی ئاوا پەنابەرنەبەر یاساونەوەکو لایەنێکی کۆمەڵایەتی یاخود سوڵحێکی عەشایری. بەتەکید بڵێ لەبەرەوەی لە ڕێگەی لایەنێکی کۆمەڵایەتی و هەڵدەسێ بە چارەسەرکردنی کێشەکە کە ئەمە چارەسەرکردنی بنبڕی کێشەکە نییە دواتر کەسی تۆمەتبار بە ئەو تونند و تیژیە با بڵێن دەرفەتی باشتری دەبێت سزایەکی تەواوەتی وەرنەگرتووە لە لایەنێکی یاسایی و تاوەکو با بڵێن ترسێک و ئایدیایکی ئەوی بۆ دروست بێت کە ناکرێت ئەم کارە ناشرینە ئەم تونند و تیژە دووبارە بکاتەوانێ بەڵکو با بڵێن فکرێکی هەیە کە دەکرێت دووبارە لە لایەنێکی ترەوانێ بە شتێکی ئاسانتر با بڵێن بە کاتێکی کەمتر بە سزایەکی زۆر کەمتر ئەسڵ سزای نییە چارەسەر دەکرێت و بەلاڕێدا ئەبڕێ تەنانەت لەوانەیە لە دوای ئەو بە حساب چارەسەرە سوڵحانەوانێ دووبارە کەیسی کوشتن ڕووباتەوانێ خانمەکە هەوڵی خۆ کوشتن بات یاخود نەک خۆ کوشتن لەلایەن کەسێکی ترەوە خێزانەکەی بێ هاوسەرەکەی بێ کە
ئەو تاوانە هەستێت و بیکوژێت. ئێمە ناتوانین کاری لەو بکەین کە بڵین تا ئێستا کەلتور و لایەنی عیشایەری ڕزاڵنێ بەسەر کۆمەڵگەکەمانە. یعنی زۆر جار ئەو خێزانە لەوانەیە بی لەو بکاتەوە بڵێ پێویستە چارەسەری بکەم بۆ ئەوەی چۆنەڵێ حیای نەچێ خێزانەکەی. یعنی هێشتا ئێمە لە یازال لەسەر ئەو بیرکردن من کە چوومەتە دادگاوە چەندین کەیسم بینیوە کە هێناویانە وتوانەوە کەیسە مەسەلەن ڕای کردو لە ماڵەکەی، کەیسە لە شەڵتەڕەکانەوە هاتووە، کەیسم بینیوە کە ئەو کاتە بەرپرسی یەکێتی ئافرەتان وتوانە کە ڕای کردو بڵین لە ناو لە یەکێتی ئافرەتان ماوەتەوە. یعنی مەسەلەن ترس لە مەسائیلی حیاچوون و ئەوانە هەیە تا ئێستا ئێمە بڵین ناتوانین بڵین یعنی من دەوکو ئەندامێکی ئەم کۆمەڵگەیەم یا ناتوانم بڵێم وڵا با هەمووی لە دادگاکان بێ، بەڵام ئەگەر ئێمە ئیش لەسەر مەسائیلی هۆشیاری بکرێت کە شتەکان بە شێوازێکی ڕێک و ڕاست چارەسەر بکرێت، هەڵبەتە گرفتەکان ئەوەندە گەورە نابن لە ناو دادگاکانە یا لە دەرەوەی دادگاکانە. بەڵام ئەبێ ئەگەر لە دەرەوەی دادگاش بوو بە شێوازێکی وانە بێ چارەسەر بکرێت کە دوایی تەئسیر لە ژیانی ئەو ئافرەتە بکە، ئەو ترسە نەبێت کە ئەو ئافرەتە ژیانی لە دەستەدا، ئەو ترسە نەبێت کە ئەمە کەیسێکە کە بۆتە گرفتێک بۆ خێزانەکە. بۆیە پێویستە هۆشیاری لە پرسەکەدا هەبێ. ئەگەر چارەسەرکرا لە دادگا کە ئەمە نابێتە ئەوەی کە ئەو خێزانە ژیانی ئافرەتەکە لە کیزی ئەچێ یان سومعی ئەو خێزانە لە کیز ئەچێ، بۆ ئەوەی شێوازێکی دادپەروەری هەبێ بەرامبەر بە ئەو ئافرەتە تاکو هەز بە ئەمان بکات لە نەتیجەدا. بەداخەوە ئێستا قانون و ئەو شتانە بووە بابەتێک بەڕاستی کێشەی ئافرەتی تیا هەڵ ناکرێ، هەموو کێشەکان ئەچێتە دادگا لەویا کەپ ئەکرێتەوە. بەداخەوە نازانم سەبەبەکەی چییە، بەڵام بەڕای من خێزانی بێ و یاخود بە عشایری بێ باشترە وەک لەوەی بچێتە دادگا. ئافرەتان بخوێنێ جا خوێنن لە ڕووی تا بڕوانامەکانی بەهێزتر بێ، لەگەڵیشیە ڕۆشنبیری زیاتر کارکە لەسەر ڕۆشنبیریکردنی خوێنن، زایدەن لایەنی ئابووری، لایەنی ئەوەی کە بەبەردەوامی کار لەسەر خۆی بکە بە پەردەوام بوونی خۆی، جا لە ڕێگەی خولەکانەوە بێ، لە ڕێگەی گوێگرتن لە کەسە بە ئەزمونونەکانەوە بێ، مەرجنیە هەر گوێگرتن لە ئافرەتان بێ، گوێگرتن لە کەسە بە ئەزمونونەکانی پیاوانیش و ئافرەتانیشەوە بێ، یعنی بە پەردەوامی متابعی لایەنە سەرکەوتنەکانی ژیان بکە کەسە سەرکەوتووەکان، چونکە کەسی سەرکەوتوو لە شەو ڕۆژێکا سەر نەکەوتووە، بەڵکو چەندین نەهامەتی و چەندین تەنگ و چاڵەمی بەسەرا هاتووە کە تاوەکو دەنگی خۆی گیانوە، تاوەکو توانێتی بیرەوەریەک یا ڕێڕەوێک بگۆڕێ. ئافرەت هەتاوەکو ڕۆشنبیر بێ و پەرە بەخۆی بدا و لایەنی ئابووری بەهێز بێ، بە دڵنیاییەوە ئەتوانێت کاری باشتر و چاکتر کات و بەهێز بێ. بەداخۆ ئێستاش زۆربەی تاکەکانی کۆمەڵگەمان ئاشنانین بۆی کە خانمان هاوشێوەی پیاوان لە ماف و لە ئەرکدا هاوشێوەن یەکسانن، هیچ جیاکاریە نەکراوە بڕاستی لە هیچ جۆرە یاسایەکە نەهاتووە بڵێ بەتەنها ناوی خانمان بێنێ بەتەنها ناوی پیاوان بێنێ، دەڵێ تاک یاخود دەڵێ هاوڵاتی عێراقی کە ئەمە هەمووی ئەگرێتەوە سەرجەم نێر و مێ دەگرێتەوە، هیچ جیاکارێکی نەکردووە کاتە ئێمە چۆن دەتوانین جیاکاری بکەین. لەبەرۆ هیچ جۆرە جیازێک نییە، تەنها دەبێ هەموو تاکی کۆمەڵگە و بەتایبەتیش خێزانەکان ئاشنا بکرێن بۆی کە جیازێک نە لە نێوان ئەم دوو ڕێگەزەدا و یاساکانیان پێ ئاشنا بکرێ بەڕاستی کە یاسایەک هەیە بۆ نمونە پارێزگاری لەم ئەکات، یاسایەک هەیە کە سزای تۆ دەدات ئەگەر توندوتیژی یاخود هەر جۆرە کارێکی نەشیا بکەی بەرامبەر هەر کەسێک بەناو بەتایبەتیش خانمان کە ڕوبەڕووی
ئەم سزایە دەبیتەوانێ و بێگومان لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و تەنان لایەنە بەرپرسە حکومیەکانی شەوانێ بەردەوام بن لە بەستنی کۆڕ و چالاکی و سمینارات و تەنانەت کۆرس و چەندین ئیڤنت و وەرکشۆپ بکەنەوانێت تا خەڵکی بە تەواوەتی هۆشیار بکرێتەوە یاخود خەڵکی ئاشنا بکرێن بۆی کە سزایەک هەیە بۆ ئەم جۆرە تاوانە. وەکو خۆم وەکو ئافرەتێک من پێم باشە سنوورێک هیچ نەبێ سنوورێک بۆ ئەم پەیج و لایەن و تۆڕە کۆمەڵایەتیانەدا بنرێ بەڕاستی زەرمەندی یەکەم لە ئافرەتە کێشەی سەرەکی ئەم تۆڕە کۆمەڵایەتی و پەیج و بەتایبەتی ئەم ئەنتەرنێتە لە پێشترا لەوانەیە ئەم کێشانە هەبوو بێ بەڵام بەم شێوەیە نەبووە لە ئێستایەکە بەم شێوەیە بەداخەوە من ئەیگەڕێنمەوە بۆ ئەوەی کە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوەکەن خەڵک زیاتر دەست بۆ ئەو شتانە ببات تەنها سنوورێک بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بنرێ باشترە لە ئێستایە. مەسائلی تۆڕە کۆمەڵایەتیەکانیش دیارە نەک تەنها ئافرەتە بە پیاوانیش هۆشیار بن لە بەکارهێنانی طبعاً هەموو تەکنیکێکی تازە کە دێتە ناو کۆمەڵگاکانمانەوە لایەنی سلبی و لایەنی ئیجابی هەیە دەبێت ئێمە بیر لەوە بکەینەوە کە لایەنە ئیجابیەکەی بەکاربهێنین لایەنە سلبیەکەی کار لەسەر ئەوە بکرێت کە دوور بکەیتەوە جا ئەمە ئەبێ پەروەردەکردنەکە نەک تەنها بۆ ئافرەت بێ ئەبێ لە ماڵەکانیشمانەوە دەست پێ بکات کە ئەبێ ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بۆ لایەنە ئیجابەکەی بەکاربهێنرێ لە پێناو پێگەیشتن و پێگەیاندنی جا نەک تەنها ئافرەتەکانمان بەڵکو لە مناڵێکی بچووکەوە دەست پێەکە هەتا کەسێکی پێگەیشت و تێگەیشت بەداخەوە ئەوش کێشە و گیرگفتێکی ترە کە ئێستا بەربڵاوترین تاوانە لە محکەمەکانە بەڕاستی ئەتوانم بڵێم لانی کەم لەوانەیە ڕۆژانە 10-15 کەیس هەبێ لانی کەم و بەداخۆ زۆر بەشی کە ناگاتە دادگاکان یاخو زۆر بەشی بە ئەنجام ناگەێنرێ بۆ لەبەرەوەی تا ئێستاش تاک بەداخۆ هۆشیاری نییە بەرامبەر بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان من هەمیشە وتومە تۆڕە کۆمەڵایەتیەکان لایەنێکی باشە خراپ نییە ئەوە ئێمەین کە بە نادروستی بەکاری ئەهێنین ئەبێتە شتێکی خراپ باشە بڕۆ ئەگەر باسی بکەی لە ڕاپرسیەکە دەڵێت چی ئەڵێ تۆڕە کۆمەڵایەتیەکان خراپە تۆڕە کۆمەڵایەتیەکان واوا بەڵام ئەسڵ لە بناخەوانە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ خزمەتی ئێمەیە بۆ خزمەتی مرۆڤایەتی بەڕاستی هەر پێشکەوتنی ڕوایە بۆ خزمەتکردن بە ئێمەیە ئەوە ئێمەی ناهۆشیارین بەرامبەر بەکارهێنانی ئەو ئەدیلەیەکە بۆ هەر شتێکە بەکارهێنین هەرێک بۆم بەستێ بەکارهێنێ بەڕاستی دانیشتووە لە پشتی مۆبایلێکەوانەیە تابلێتێکەوانێ تۆڕێکی فیک ئەکاونتێکی فیکی داناوە کێشە بۆ خەڵک دروستەکان ناو ناتۆر و قسەی ناشرین و تعلیق و بەڕاستی هەندێکیان بێ ئاگان لەوت کە سزای ئەو تاوانە چییە نازانن چونکە بەڕاستی کەیس هەبووە کە باڵین بۆ ڕوون کراوەوە کە دووچاری لێپرسینەوە بۆ تەوانێ توتی بەڕاستی نەمزانیوە کە دووچاری ئەم سزایە دەبمەوە یاخود ئەو کاری کردومە سزاکەی ئەمەیە ئەگەرنا نەمدەکرد باشە کەواتە هەندێکیان هۆشیاریان نیە بەرامبەر ئەوە و بەڕاستی بەربڵاوترین تاوانەکانی تونتیژ و هەڕەشەکردن و ناو ناتۆر و ناوزڕاندنە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە.
بەڕاستی هەمیشە گلەی گازندەم هەیە لە میدیاکاران لەبەرەوەی هەندێک جار کەسەکان بەلاڕێزا دەبن، هەندێک جار ڕێخۆشکردن بۆ گەورەکردنی کێشەکان یاخود لەلایەکی دیکە و بووی ئەچن کە لایەنە هەڵەکەیەتی بەڵکو دەکرێت هاوکار بن، دەکرێت هاوکار بن لە گەیاندنی کێشەکان بە خەڵکی لە هۆشیارکردنەوەی بابەتەکان بە خەڵکی لەبەرەوەی دوجار ئیعلام بەڕاستی دەسەڵاتی چوارەمە لە هەموو دنیادا بۆ ناسراوە کەواتە دەورێکی زۆر باشی هەیە کە هەم هۆشیاری بگەێنێ هەم ڕێگە خۆشکەر بێ بۆ چارەسەرکردنی کێشەکە بە ئەنجام گەاندنی هەروە گوتم زۆربەی جار چالاکوانانی مەدەنی یا خوڕێکراوەکانی کۆمەڵگەی مەدەنی تەنانەت ئیعلامیش بەشدار بوو لەوەی کە تاوانبارێک بە سزاکەی بگات یاخود زوو بدۆزرێتەوانێ زوو چارەسەری کێشەی ئەو کەسە بکرێت کە تاوانەکەی بەرامبەر کراوە کەواتە ئێوە لایەنێکی گرنگن کاتە لایەنێکی بەرپرسن دەکرێت بۆ شێوازە باش و دروستە مامەڵە بکەن کە سوودی بۆ کەیسەکە و بۆ تەواوی کۆمەڵگە هەبێت. ئەمە ئەگەر بڵین تونند و تیژی نەماوە ماوە یعنی ئەوەی کەکە لە گرفتەکان کە تا ئێستا ئێمە کۆمەلگا نەک کۆمەلگای ئێمە بەڵکو هەموو جیهان پێوەی دەناڵێنێت تەنها هەر کۆمەلگای ئێمە نییە ئێوانی شرەگاندنەکانیش بەدڵنیای کاری خۆیان کردو بەڵام ڕێژەیە ئێمە تموحی خۆمان هەیە یعنی حکوومەت بە جۆرێک لە جۆرەکان کاری خۆی کردووە یاساکاری خۆی کردووە ڕاگەاندنەکان کاری خۆیان کردووە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کاری خۆیان کردووە بەڵام ئێمە زیاتر پێویستیمان بە هۆشیاری زیاتر هەیە ینی سیرەکەی تەتەورەکان زۆر خێران گەشە سەدنەکان زۆر خێران لەبەر ئەوە ئەبێ لەگەڵیشیە لەگەڵ ئەو پرسەشە لەگەڵیشە هەربەتە دڵنیا پرشکی خۆی بەرەکەوێ بۆیە دەبێت لەگەڵیا چۆنەڵێ فۆرمی هۆشیارەکەی لەگەڵا بگۆڕێ بۆ ئەوەی بۆ چۆنڵێ پەرڵ لەگەڵ یەکتریا کار بکرێ بۆ ئەوەی تونند و تیژەکان هیچ نەبێکەم بکرێتەوانێ. من سپاسی تەلەڤیزۆن و ئەو هینا کەناڵانەکەم کە تاک هۆشیار ئەکاتەوە بەڵام لە ڕاستیە ئێستا بابەتەکان لەوە دەرچووە کە تاک گوێ لە تەلەڤیزۆن و یاخود تۆڕە کۆمەڵایەتیەکان بگرێ ئێستا نازانم خەڵک بە عام وای لێ هاتووە کە قەنەعەتی بە هیچ نەماوە یعنی ئەوەی خۆی بێوێ ئەوە ئەنجام ئەیە بەداخەوە تاک لەم ڕۆژەیە بە تایبەتی ینی تونند و تیژی دژی ئافرەت زۆر زیادی کردووە.